ڕۆژی دووشەممە ڕافائیل گروسی سکرتێری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم سەردانی تاران دەکات. ئەو سەردانە دوای ئەوە دێت کە ئەمریکا بە فەرمی هەوڵەکانی بۆ گەڕاندنەوەی سەرجەم گەمار و نێودەوڵەتیەکان بە چالاکردنەوەی میکانیزمی سنەپباک یان پەلاپیتکە دەست پێ کردووە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێ ئەوان بەڵگەی پێویستیان لە پێشێلکاریەکانی ئێران لە ڕێکەوتنی ئەتۆمی لایە و دەتوانن لە چوارچێوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران و وڵاتانی پێنجکۆیەک گەمارۆکانی سەر ئێران بگەڕێنەوە. ئاژانسی ئاسۆشیتید پرس ئاشکرای کردووە کە سەردانی گروسی بۆ تاران بۆ ئەوەیە کە دڵنیا بێتەوە کە ئێران پابەندی هەموو بڕگەکانی ڕێکەوتنی ئەتۆمیە و میکانیزمی چاودێریکردنی پرۆژە ئەتۆمیەکانی ئەو وڵاتەش کاراتر بکەنەوە. سکرتێری ئەژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم پێش سەردانەکەی لە تویتێکدا نووسیویەتی کە دەیهەوێت دەرگایەک بۆ گفتوگۆی شەفاف و ڕاستەوخۆ لەگەڵ لایەنی ئێرانی بکاتەوە. کازم غەریبابادی نوێنەری ئێران لە ئاژانسی وزەی ئەتۆمیش لە تویتێکدا پێشوازی لە سەردانەکەی ڕافائیل گروسی کردو دەڵێ ئێران هاوبەشێکی گرنگە ئەو ئاژانسەیە. لە دواهەمین راپۆرتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم کە 2 مانگ لەمەو پێش بڵاوکرایەوە ئێران بەوە تۆمەتبارکرا کە لانی کەم لە 2 وێستگەدا چالاکی ئەتۆمی لە دەرەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئەنجام داوە. ئەمریکاش هەر لەسەر بنەمای ئەم راپۆرتە پێی وایە کە ئێران پێشێلکاری کردووە و دەبێ میکانیزمی سنەپباکی لە دژی کارا بکرێتەوە. بەرپرسانی ئێران ڕەتی دەکەنەوە کە هیچ پێشێلکاریەکیان کردبێت و دەڵێن لە 5 هەنگاودا تەنیا پابەندبوونیان بە هەندێک خاڵ کەم کردوێتەوە کە پێشتر وەکو نیەت پاکی ئاماژەیان پێکراوە نەک وەکو خاڵێکی ناوڕێکەوتنەکە. بەڵام ئەمریکا ڕایەکی پێچەوانەی هەیە و هەنگاوەکانیشی لەو پەیوەندیەدا دەست پێ کردووە.